بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر پرسی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەوەسین دیارە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەستی پێکردووە وەلایەنە سیاسیەکان کەوتونەتە خۆیان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی مەقسە لەسەرەوە دەکەین کە ئایا لە ئەم هەڵبژاردننی خولی شەشەمە دەتوانێت چی گۆڕانکاریەک دروست بکە و ئایا ڕێژەی بەشداری خەڵک چۆن دەبێ و ئایا دەتوانێت ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکاتەوە. هەروەک سەر سەرنجاوەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش دەکەین کە چەنگاوێکی گرتوۆتە بەر بەوەی کە دەرفەتی ساختەکاری و تەزویر لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە بیستیدا بەڕێوە دەچێت کەم بکرێتەوە. ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان هەڵشەو عەبدولفەتاح شارەزای هەڵبژاردن لە ستۆدیۆ، هەروەها لە حاجیاوەشەوە دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکە خۆ بەخێر بن. ئەگەر سەرەتا لە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە دەست پێ بکەین، ئامادەکاریەکانی چۆنە و هەوڵەکانیشی باشە بۆ ڕێگری لە سەختەکاری وە گێرانەوەی متمانەی دەنگدەریش بۆ بەشداری لە پرۆسی هەڵبژاردن؟ بەڵێ ڕێز و سڵامانەیە بۆ بینەرەکانتان لە هەر شوێگەن. دیارە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان بەردەوامی هەیە. ئەو جەدوەلە زەمەنیی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق دایناوە بۆ پەرلەمانی کوردستان بەردەوامی هەیە و خۆی لەوە بینێتەوانێ کە ئامادەکارەکان یاخود ڕێکارەکان ئیدامە پێبات. لە گرنگترینیانەوەیە کە لە ماوەی ڕابردووە ژمارە یا بەو هێز و لایەنە سیاسیانەی کە پێشتر بەشدار نەبوون یاخود بە جۆرێک لە جۆرەکان بایکۆتی پرۆسەکەیان کردبوو. بۆیە ئەمەیشیە بوو لەو ڕێکارانەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن وەکو ڕێکارێکی ئامادەکاری بۆ بەڕێوەبردننی پرۆسەکە ئەنجامیە. خاڵێکی تر و ڕێکارێکی تر کە کۆمیسیۆن بەردەوامەویشەوەیە دابشکردنەوەی هەموو ئەو کارتانەی کە کارتی بایۆمەتری دەنگدەرانە لە ناوچەکان لە هەرێمی کوردستان کە ڕۆژانە توانن ئەو هاوڵاتیانەی پێشتر خۆیان تۆمار کردووە لە سیستەمی بایۆمەتری کارتەکانیان لەو ناوەند و وێزگانەی دەنگدان وەربگرنەوە کە هەرچەند ناوەندێکی دەنگدان و ناوەندێکی دەنگدانیان بۆ کردوێتەوە و ڕۆژانە تاوەکو ڕۆژانی پێش هەڵبژاردن بەردەوامی هەیە. چکەم ڕۆژ کۆمیسیۆن بڵاوی کردێتەوە ئەوانەی کە پێشتر بایۆمەتریان کردو ئەوانش کە لە ماوەیە کردویان هەمووی کارتەکانیان گەڕاوەتەوە. بەڵێ بێگومان ئەوە گرینگە بۆی کە بچی وەربگرێتەوە بۆی کە بتوانێت بەشداری بکە. بەڵێ بێگومان چونکە معلومە بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدانە تەنها بە کارتی بایۆمەتریە بێت حەسرە. بۆیە هەر دەنگدەرێک ئەگەر کارتی دەنگدانەکەشی گەڕابێتەوە بەڵام لەو ڕۆژەیە بە خۆی نەبێت و خۆی نەناسێنێت و ئەو کارتە تەسلیمی ئەو کەسە کارمەندی کۆمیسیۆن نەکات ناتوانێت دەنگبات. بۆ ئێمە ئێشێکی ترە لە قۆناغەکان و ئامادەکاریەکان بۆ پرۆسەی هەڵبژاردننی. هەنگاوەکانی باشن ئەوەی کۆمیسیۆن بێ ئەوەی کە تۆمارکردنی لایەنەکان بێ کاندیدەکان بێ ئەوەی بەڕێز دابشکردنی کارتەکان بێ هەنگاوەکانی تری پەیڕە و ڕێنمایەکانی بۆ ڕێگری لە ساختەکاری باشن تا ئێستا چییە بڵین؟ لە ڕاستیە ئەوەی هەتاوەکو ئێستا هەیە ئەو کارانەی کە کۆمیسیۆن کردوێتی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ئێمە تاوەکو ئێستا قساکەین تا ئەم کاتە ئەو ڕێکارانە ڕێکارێکی ئاساین و یاساین و تا ڕادەیەکی ژەتوانی بڵێیت کۆمەڵک ڕێکاری جددی و گرنگن لە پێناو نەزاهەتی ئینتیخاباتەکە و لە پێناو زامنکردنی دەنگدان بۆ هەر کەسێک کە مافی دەنگدانی هەیە و مەرجەکانی دەنگدەری تایە. چونکە لە ڕاستیە خاڵێک هەیە ڕوون بێت ئەویشەوەیە کە بەپێی یاسا و بەپێی دەستوریش دەوڵەت مولزەمە لەلایەن ئەو دامەزراوەی کە پرۆسەی هەڵبژاردنەکە بەڕێوەبات دەنگدان بۆ هەموو کەسێک فراهەم بکات کە مەرجەکانی دەنگدانی تایە. بۆیە هەر جۆرە کەم تەرخەمیەک لەلایەن ئەو دامەزراوەی کە پرۆسەکە بەڕێوەبات کە کۆمیسیۆنی هەڵبژاردنە کەم تەرخەمیە پێچەوانەی یاسایە و پێچەوانەی دەستورە. بۆیە ئەو جوهدانی کۆمیسیۆنەوەی لێ خوێنرێتەوانێت کە زەمینەیەکی وا بسازێنێت بتوانێت
هەم متمانە بۆ پرۆسە انتخابات بگەڕێنێتەوە لە هەمان کاتە هاوتەری بوو هاوشان لەگەڵەوەیە زامنی پرۆسەی دەنگدان بۆ ئاسانکاری بۆ دەنگدەر بکات بۆی کە بتوانێت لە گەیشتنیان بە ناوەندەکانی دەنگدان لە پرۆسەی دەنگدانیان لە شەفافیەتی لە نەزاهەتی پرۆسەکە لە نهێنی پرۆسەکە خاڵێکەیە گرنگە کە ئەمە بۆ دەنگدەر و هاوڵاتیش ڕوون بێت کە لەو ماوەیە تەوەتورێت دروست بوو بۆشەوەی کە ڕەنگە دەنگدان ئاشکرا بکرێت کە ئەمە یەکێکە لەو پرۆسانەی ئەتوانم بڵێم پرۆسەیەکی و کارێکی ڕەهاییە کەس نازانێت کێ دەنگی بەکێداوە چونکە ئێستا پارتیویکێتی بە خەڵک دەڵێن کارتەکانمان بۆ بێنە کارتی بایۆمەتری خۆت و خێزان تو ئەوانەی کە بڵێن موچە خۆرن یاخود بەشێک لەوانە ناچار دەکرێت کەس نازانێت لە ڕاستیە کورت و پخۆت لە هەر کەسێک دەنگی ئاشکرا ببێت بۆی دەنگی بەچیاوە تەواو خروقاتی یاسایی و دەستوری و ئەو ڕێکارانەیە کە کۆمیسیۆن گرتوێتی ئەمێ وەڵامی ئەوە بە دەقیقی بەم و ئەویشەوەیە هەتاوەکو ئێستا ئەو پرۆسیجەرەی کە کۆمیسیۆن گرتوێتێ بەر بە هیچ جۆرە نابێ بزانرێت بەڵام خاڵەکەیە کە ئەویشەوە بۆ دەنگدەران و هاوڵاتیان کە کۆمیسیۆن بۆ شەفافیەت و نەزاهەتی زیاتری پرۆسەکە کامیرەی چاودێری لە ناوەندەکانی دەنگدان ڕاڕەوەکانی دەنگدان لەگەڵ وێزگەکان داناوە بەڵام ئەم کامیرانە بە هیچ جۆرێ تۆماری شێوازی دەنگدانی دەنگدەر ناکات بەڵکو بۆ لەو شوێنە نییە کە لەو شوێنە نییە کە دەنگدانەکەی لێ کابینەی دەنگدانەکەی لێیە بەڵکو تەنها بۆ لە دووری ژوورەکەیە وە شوێنی دەنگدان وەنهێنی دەنگدان بە مطلقی پارێزراوە. سوپاس دەکەین کاکتۆر ڕزگار سوپاسیان بەدەبوونی بەڕێزش دەکەین وەکو هێزێکی سیاسیە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان چۆن خۆتان ئامادە کردووە و پێتان وایە لەم هەڵبژاردنە چاوەڕێکی گۆڕانکاریەکەن چونکە نیگەرانێکی زۆر هەیە لەبارەی دۆخی موچە لەبارەی بێکاری بێهیوایی چاوەڕێکی دەکەن. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میرەبان سپاس بۆ ئێوە کارمەدانی کەناڵی ئاسمانی پێیان و بەخێراتنی میوانە بەڕێزەکەتان دەکەین. ئێمە لە ڕاستیداوەکو هێزێکی دەرەوەی دەسەڵات هێزێکی ئۆپۆزیسیۆن لە ساحەکەدا ئامادە باشی خۆمان وەرگرتووە بۆ بەژاریکردن لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە بڕێوە لە 20 ئەنجام بدرێت. ئێمە وەکو هێزێک هەمیشە لەگەڵ دەنگدەران و لەگەڵ جەماوەری خۆماندا لە پەیوەندیدا بووین لەگەڵ خۆشیەکانیاندا بەشدار بووین لە ناخۆشیەکانیاندا بەشدار بووین خۆمان بەشێک بووین لە جەماوەری هەرێمی کوردستان و لەگەڵ ئێش و ژانەکانی خەڵکدا ژیاوین بۆ خۆشمان بەشێک لەو ئێش و ژانانێکەوە میلەت چەشتوێتی بەر ئێمەشکەوتووە مەشۆکو ئەندامان و بڵێن پێکاتەی ئەم هێزە سیاسیکە کۆمەڵی دادگەریە و چاوەڕێژ دەکەین بەڕاستی ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری باش بەدیبێنێت چونکە بەدیلی هەڵبژاردن لەم قۆناغەدا و لەم ساتەوەختەدا تەنها هەڵبژاردنە بۆیە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاتر بێدار بن کە هێزەکانی دەسەڵات سەربارەی ئەوەیەکەوە ئەم بارودۆخە سەختیان لە ژیاندا بۆ دروست کردوون سەربارەی ئەوەیەکەوە دەستیان گرتووە بەسەر قوت و ژیانی خەڵکیدا سەربارەی ئەوەیەکەوە دووچاری چەندین ژیانی سەخت و ناڕەحەتیان کردوون لە سارەترین پێداویستەکانی ژیان سارەترین سەرەتاییترین پێداویستەکانی ژیان بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێبێ بەشن لە ئاوی خواردنەوە لە پایتەختی هەرێمی کوردستان خەڵک لێبێ بەشە لە سوتەمەنی بەرەو زستان و سەرما بڕۆین لە سوتەمەنی خەڵک بێ بەشە لە موچەی ژیانی موچەی خۆی موچەی ماگانەی خۆی خەڵک بێ بەشە کەواتە بارودۆخێک خوڵقاوە لە ئەنجامی حکومڕانی ئەم دوو هێزە دەسەڵاتدارە لە ماوەی ڕابردوودا ئەو زمینە ساز بوو بۆی کەوا چیتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان درێژە بەم بارودۆخە سەخت و ناخۆش و دژوارەی ژیانی خۆیان نەدەن و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە سزای ئەو هێزە سیاسیانە بدەن کە لە ڕابردوودا ئەو جانیان بۆ فەرام کردوون و دەرفەت بدەن بە هێزی سیاسی نوێ کە بتوانن لە داهاتوودا ئەوانش بەو ئەجێندا سیاسیانەی کە هەیەیان بتوانن خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. بۆیە چاوەڕێ دەکرێت کە ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری باش بەدیبێنێت و زمینە سازە بۆی کەوا گۆڕانکاری دروستکات. باشە بەس کاکتۆرەوەی کە خەڵک چاوەڕێتی ینی دەکرێت لەم هەڵبژاردنەدا ڕاز بکرێتەوە ئێستا بوونم لە پرسی موچەیە کە بەردەم لە سەڵاتدارانێنیم لەگەڵ بەغدا کێشیان بۆ دروست کردووە
پرسی سەپاندنی باجە ڕسوماتی نایاساییە کۆچی گەنجان و بێکاریە کە لە بڵین لە سنوورەکەی ئێوە زۆر زیاترە لە ناوچەکانی دیکە یعنی دەکرێت لە ڕێی هەڵبژاردنەوە ئەگەر خەڵک بچێ ئەمانە چاک بکرێن پەیوەندیان هەیە بەم پرسەوە گومانی تێدانە چونکە کاتێک کە تۆ سیستەمی حکومڕانیە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر داهاتەوە کاتە پێکاتەی حکوومەت گۆڕانکاری بەسەرداتێت و چیتر ئەو دوو هێزە دەسەڵاتدارێک کە لە ماوەی ڕابردوودا دەستیان بەسەر قوت و ژیانی خەڵکدا گرتووە چیتر نابنە هێزی تاکڕە و لە بواری حکومڕانیدا بەڵکو خەڵکانی تر ئەگەر بێت و خەڵکی دەنگدەر و ناڕازی بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بایکۆتی سندوقەکانی دەنگدان نەکەن و بەو بایکۆتیان هاوکاری دەسەڵاتی ینی پایداری دەسەڵاتی ئەو دوو هێزە سیاسی نەبن بە تەکید نەخشەی سیاسی گۆڕانکاری بەسەردا نەخشەی سیاسی گۆڕانکاری بەسەردا بێ چیتر ئەو خەڵکانی کە وەرچاویان لەسەر داهات و بڵێن ئەو داهاتی کەوا لەو وڵاتەدا فراهەم کراوە چیتر چاویان لەسەر ئەوە نابێ خەڵکانێکی تر دێن کە دەتوانن ئەو حاجزانە تێپەڕێنن ئەو بربەستانێکەوە بوونەتە بربەستە بەردەم گۆڕانکاری جاری وا هەیە هێزە دەسەڵاتدارەکان پێکاتەکەیان زمینەی تەمەنی سیاسیان و تەمەنی ئیداریان وای کردووە کە کۆمەڵێک ڕەهەندی زۆر قورس لە بەردەمیاندا لەوانەیە خۆشیان نەتوانن خۆیان لێ دەباسکەنەوەی کە خۆیان دروستیان کردن بەڵام هێزێکی سیاسی نوێ کاتێک کە دێتە ساحەکە و دێتە بواری حکومڕانی بەمەرجێک کە خەڵکی دەنگدەر بچێت دەنگدات و ئەو هێزە سیاسیە نوێیانە کە ئێستا لە ساحەکەدا هەن ئەوانە بێنە سەر حکم و سەر کورسی حکومڕانی بەتەکیت ئەو کاتە کاریگەری ڕاستە و خۆی بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە دەبێت چونکە خەڵکانێک دێنە حکومڕانی نوێ دەکەن بەتەکیت ئەو کاتە پرسی موچە پرسێکی سەرەتایی و پرسی سەرەکی دەبێت ئەوەی کە ئێستا بەدی دەکرێت ئەوەندەی کەوا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەیانەوێت قوت و موچەی خەڵک هەر لەژێر دەسەڵاتی خۆیاندا بمێنێتەوە جا چۆن هاوڵاتیان زەرەر دەکەن باکیان بەوە نییە بەڵام هێزی سیاسی نوێ دەسەڵاتداری نوێ کە لە ساحەکەدایە بەتەکیت ئەو کاتە بۆ بەرجەسەکردنی متمانەی زیاتری جەماوەر و بۆ بتوانێت لەگەڵەوە جێدا سیاسێکەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا ئیعلانی بۆ کردو و کاتە ڕازگۆ بێ بەتەکیت دێت ئەو مەسەلانە چارەسەر دەکات ئەم هەموو باز و خراجێکەوە ئێستا لە سەرشانی خەڵکدانراوە لە هەمان کاتژە داهاتی تاکەسی بەرەو پاشەکشە چووە بە تاکید دەبێ ئەو هێزە سیاسی نوێیکەوەیان ئەو چەند هێزە سیاسی نوێیکەوە دێنە ناو سلەمی حکومڕانی ئەم وڵاتە بە تاکید دەبێ هەنگاوی جدبرێن بۆ چارەسەرکردن بۆی کە هاوڵاتیان لە داهاتوودا بتوان متمانەی زیاتر بۆ هێزانە بکەن و بتوان بە تەواوەتی دەسەڵات گۆڕانکاری بەسەردا بێت. بەڵێ بۆ هەلی کارەکەش ئەمە دروستە کاکتۆر کە وەبەرێنان بکرێت لە بوارە جۆر بە جۆرەکان جارە بواری گەشتیاری بێ کشت و کاڵی بێت مەسلەی دادپەروەری لەدا ئامەزراندن ئەم دوو هێزە دەسەڵاتدارەدا هەیە بە تەکیل لە دەستێکی ئەمیندا بێت دەتوانێت هەلی کار بۆ نەک ژمارەی گەنجانی هەرێمی کوردستان بۆ ژمارەیەکی زۆر زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستانی شەلیکاری بۆ بڕەخسێنرێت چونکە داهاتێکی زەبەلاح لە وڵاتەدا هەیە ژێرخانێکی ئابووری ئەگەر بێت و بەدەستێکی ئەمین و ئەمیندارەوە بێت بە تەکید ژێرخانێکی ئابووری بەهێز دروست دەبێت ئەو کاتە لە بریەوەی کەوا گەنجانی ئێمە سەر هەڵگرن بۆ وڵاتانی ئەوروپی بۆ وڵاتانی دەرەوە بە تەکید گەنجانی تر لە وڵاتانی ترەوە کۆز دەکەن بەرە ئەو وڵاتە دەرفەتی کار زیاتر دەرەخسێ سەربارەوەیکەوە گەنجەکانی خۆشمان بە تەکید لە مەسلەی دەرفەتی کار و مەسلەی داهاتی تاکەکەسی و لە مەسلەی پێداویستەکانی ژیانیان بێبەش نابن ناچار نابن سەری خۆیان هەڵبگرێن ئەوەی کە ئێستا دەبێت بەڕاستی کارەساتە کە ژمارەیەکی زۆر زۆر بەرچاو لە گەنجان هەنگاو بەرەو هەندران دەنێن و وڵاتی خۆیان جێ دێڵن بە ناچاری ئەو زێدی با و باپیرانی کەواتەیدا لەدایک بوون تێیدا پەرۆدە بوون تێیدا گەشیان کردووە جێ دیاڵەن بەوەی کە بیگۆڕنەوە بە وڵاتی غەریبی و لە هەندراندا ژیانی بڵێن تاراوگە بەسەر بەرێن بۆیە ئێمە دڵنیای لەوەی کە ئەگەر بێت و نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕێ بە تەکید گۆڕانکاری بەسەر هەموو ئەو ڕەهەندانەدا دێت کە تا ئێستا بوونەتە مۆتەکە بەسەر ژیانی تاکەکەسی هەرێمی خەڵکی و بڵێن هەرێمی کوردستانەوە. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر ڕزگار دێمەوە خزمەت کاکەشۆ بەڕێست کەسێکی بێلایانی بڵێن دەمێکە لە بواری هەڵبژاردن ئیش دەکەی ئەم جارە ئەوە دەبینی کە کۆمیسیۆن ئەوەی کە پێویستە بە خەڵک ڕێگری لە تەزویر ئەمە کراوە جا لە ڕێی تۆماری دەنگدەران بێ لە ڕێی کارتی بایۆمەتری بێ
ئەمە کراوە و زامن کراوە بەڕێز چاودێری کارەکانی کۆمیسیۆن دەکەیت. بەڵێ لە ڕاستی ئەمە بە بەردەوامی یعنی هەم هەتاوەکو ئێستش لینک و پەیوەندیمان هەیە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردن و ڕۆژانەش متابعی ئەو ئیجرات و کارانە و ئەو هەنگاوانەکەین کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن لە عێراق لە ڕێگەی هەم ئۆفیسی نیشتیمانی هەم ئۆفیسی هەرێمی کوردستان و ئۆفیسی پارێزگاکانیش بەڕێوەبن. دوایین کۆبوونەوەش کە لەم هەفتەی ڕابردووە کرا حزورمان هەبووە. لە ڕاستی ئەوەی هەتاوەکو ئێستا هەیە ئەو ڕێکارانە بە تایبەت کارکردن بە سیستەمی بایۆمەتری و بەوەی کە دەنگدەر مەرجە هەڵگری کارتی بایۆمەتری بێت ئەتوانی بڵێ هەنگاوێکە بۆ دڵنیایی زیاتری دەنگدان و بۆ نەزاهەتی پرۆسەکە. ئەمە خاڵێکی ترەوەیە کە سەرباری ئەمەش لە پاڵ ئەوەی کە پێوترێت دەنگدانی ئەلکترۆنی و ژماردن و جیاکردنەوەی دەنگەکان بەدەستیش ئەو وێزگانەی دەنگان ئەنجامەدرێت. ئەمە ئەگەر هاتوو نیسبەی جیاوازەکان زیاتر بوو لەو نیسبەی کە کۆمیسیۆن دایناوە بەپێی ئەو بڕیار و ڕێنماییانە کە لە سایە پێنجەوە بێگومان ئەحتیما دەکرێتە سەر ژماردنی دەستێکە و ئەگەر هاتوو هەر خوڕوقاتێکی کەیتیا بووەوە ئەنێرێت بۆ ئەوەی پێوترێت تالی سەنتەر. خاڵێک کە گرنگە لەوە ئەو کارانەی کە تاوەکو ئێستا کۆمیسیۆن هەڵیەناوە و ئەنجامیاوە کۆمەڵێک کاری وەکوتم دڵخۆشکردن کاری گرنگن بەڵام کەوتۆتە سەرەوەی بزانین داهاتوو چۆنە بێت و ڕۆژی هەڵبژاردن کە بڕیاردەر و قەراری یەکلاکەرەوەی بۆ پرۆسەکە ئەو کاتاتوانین لە ڕاستیە بڕیار بی بۆی کە پرۆسەکە تا پرۆسێکی سەرکەوتوو بۆ یاخودنە. بەڵام هەتاوەکو ئێستا و کارانەی ئەو ڕێکارانەی کە کۆمیسیۆن ئەنجامیا و کۆمەڵێک ڕێکاری گرنگن سەرباری کۆمەڵێک سەرنجی وردە کە لەسەر کارەکانیان هەیە لەوانە ئێمە بەپێی دەستوری عراقی زمانی کوردی زمانی فەرمی دەوڵەتە و هەڵبژاردننی هەرێمی کوردستانە هەتاوەکو ئێستش کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن بەشێک لەو ڕێنمایی و ڕێکارانی کە بڵاوێ کاتەوانێ بە زمانی عەرەبیە زمانی کوردی بەکارنایانێ. خاڵێکی ترەوەیە کە تاوەکو ئێستش ئەو تۆمارانەی دەنگدەران و ناوی کاندیدەکان لیست و قەوارە سیاسەکان بۆ ڕایگشتی شێر نەکراوە و دەنگدانی تەجریبی نەتوانداوە بە هەموو میدیا و بە ڕایگشتی بە ڕێکخراوەکان بگەێنرێت تا ڕادەیە کۆمیسیۆن لە ڕووی میدیاییەوە وەکاندانی خەڵک وەک هاندانی خەڵک وەک ڕوونکردنەوەی ڕێکارەکان وەک ڕوونکردنەوەی ئەو جیاز و ئامێر و ئەلکترۆنیاتانەی کە بۆ پرۆسەکە بەکاردێت وەک ئاشکراکردنی ئەو گرێبەستەی کە لەگەڵ کۆمپانیای تایبەتمەند بەهێنانی ئەو ئامێر و کەلوپەلانە هەیە ئەم سەرنجانە هەیە بەڵام لە کۆی گشتی پرۆسەکەیە کۆمەڵە کەنگاوی جدی ناوە کە جێی دڵخۆشکردن وەکوتم چایشمان لە داهاتوو ئاماژەکان وەکو ژمارەی دەنگدەریش کە 2,899,000 ئەوەی کە بایۆمەتری کردووە بڵێن لەوەش 215,000 دەنگدەری تایبەتە. پێشبین دەکرێت ڕێژەی بەشداری چۆن بێ ئەم جارە هۆکار هەیە کە بۆی بەرز بێ یاخود پێشبینی چۆن دەکرێت؟ لە ڕاستیان لە بابەتی ڕێژەی بەشداری ئێمە لە هەرێمی کوردستانە 5 خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان کردووە. ئێستا ئێمە لە بەردەم خولی شەشەمین. ئەگەر باس لە ڕێژەی بەشداریەکان بکەین لە 5 خولی ڕابردووە لە خولی یەکەممە بەرزترین ڕێژەی تۆمار کرد بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە 187 دەنگدەران دەنگیاندا. لە خولی دووەمە لە ساڵی 2005 پرۆسەکە بەڕێوەچوو ڕێژەی دەنگدان دابەزی بۆ لە 176 واتە لە 176 دەنگدەران دەنگیاندا. خولی سێەم ڕێژەی دەنگان لە 174 بوو و خولی چوارەم بە هەمان شێوە لە 174 مایەوە. خولی پێنجەمینیان کە لە ساڵی 2018 بەڕێوەچوو ڕێژەی دەنگان بوو بە لە 159. ئێستا کە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی خولی شەشەمین ئەکرێت بۆ وەڵامی ئەو پرسیاری جەنابەت کۆمەڵێک عامل بخینە ڕوو کە
هۆکاری بەشداریکردنی دەنگدەرە لە پرۆسەکە لە بەرامبەر کۆمەڵێک هۆکاریش بخینە ڕوو کە هۆکاری بەشداری نەکردنە. ئەگەر لە هۆکاری بەشداری نەکردنەوەکەوە باس بکەم ڕەنگە بابەتی بژێوی و ژیان و گوزەرانی هاوڵاتی و فەرمانبەران و موچەخۆران یەکێ بێ لەو هۆکارانەی کە دەنگدەر و هاوڵاتی کەمتر حیسیەتی هەبێت یاخود گەرم و گوڕی هەبێ بۆ بەشداریکردن لە ئەکرێت لە دیوێکە لەوەی کە بڵێ بۆ سزادانی ئەو هێزانەی کە هۆکار بوون لە خوڵقاندنی ئەو ژیان و ئەو گوزەرانە بەکاربێنێ. بەڵام لە ڕاستیایکێکە لەو هۆکارانەی کە خەڵک بێزارەکات. خاڵێکی تر بابەتی سستی و لاوازی گۆڕانەکان کە عادەتەن سروشتی خەڵکی ئەمەوەیە کە حەزکا بە گۆڕانی خێرایە واتە ئەپرسێت ئەبینێت لە ماوەی ڕابردووە لە نۆ کابینەی ڕابردووە یەک وەزیر لەلایەن 5 خولی پەرلەمانی کوردستان نەتوانراوە بەهۆی خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکان لێپرسینەوەی لەگەڵا بکرێت، مساءلە بکرێت، سەحبی سیقەی لێ بکرێت و ئەمەیشێکی ترە لەو هۆکارانە کە خەڵک بەشداری نەکات. هۆکارێکی ترەوەیە کە بێمتمانەی هێز و لایەنە سیاسیەکان کە کاریگەری گەورەی لەسەر بەشداری نەکردن یاخود بە هۆکارێک لەو هۆکارانەی کە خەڵک نەچێت بۆ دەنگان ئەژمارەکرێت. چکە لە ڕاستیات لە ماوەی ڕابردووە هێز و لایەنە سیاسیەکان کەمتر لەگەڵ ئەو پەیام و بەرنامە و بانگەشەی کە بۆ هەڵبژاردن کردویانە ڕازگۆ بوون و توانیویانە بیکەنە عەمەل و ببێتە وەڵام دەرەوەیەک بۆ دەنگدەرەکانیان. لە بەرامبەر کۆمەڵێک هۆکاری تر هەیە کە ئەم هەڵبژاردنە جێ ئەکاتەوە لە هەڵبژاردنەکانی تر کە ئەکرێت بە هۆکاری پاڵنەر بۆ زیادبوونی ڕێژەی دەنگدەران هەژمار بکرێت. یەک لەوانە بەڕێوەچوونی پرۆسەکە لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراقەوە کە کۆمیسیۆنێکە وەکو لە زۆر بەرنامەتریشا باسم کردووە لە دوو ئەزمموی سەرکەوتووە هاتووە ئەویش هەڵبژاردننی پێشوەختەی عێراق لە 21 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی نەبەسرا و بەهرێم لە کۆتایی ساڵی 2023. خاڵێکی تر و پاڵنەرێکی ترەوەیە کە لەم جارە کۆمەڵێک هێز و قەوارەی سیاسی نوێ هاتوونەتە ئاراوە کە ئەمەش واکات ئەو هێز و لایەنە سیاسیانە ئەگەر تەنها چواردەورەکانی خۆشیان بێت لە ڕابردووە یا خولی ڕابردوو نەچبێتن بۆ دەنگان ئەم جارە بڕۆن بەرەو سۆنەکانی دەنگدان و ڕێژەی بەشداری بەرز بکەنەوە. سپاس دەکەم دێمەوە خزمەت کاوی تۆر وەکو کۆمەڵی دادگەری کە بەڕێزوتت ئامادەکاریتان کردووە بەزەوەی کە پێویستە بە بەرنامەی هەڵبژاردنە لە 4 ساڵی ڕابردوو هەرکەکانی خۆتان جێبەجێ کردەوە وەکو ئۆپۆزیسیۆن کە ئۆپۆزیسیۆنمون لە پەرلەمان بۆی کە بتوانن جارێکی بچن ناو خەڵکەوە چاوتەنەوە بێ کە گەشەش بکەن وەکو کارنامەی هەڵبژاردنتان ئەوەی کە هەرکی پەرلەمانی بووە؟ بەڵێ ئێمە وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە ساحەکەدا لە هەموو ڕەهەندەکانەوە توانیمانە لەگەڵ جەماوەری خۆماندا کۆنتاکت بکەین لە ڕێگەی پەرلەمانتارەکانمانەوە کە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بوون و لە ڕێگەی دەنجی خەڵکەوە چوونەتە پەرلەمانەوە توانیویانە بە نسبەی متەفاوت و جیاواز توانیویانە ئەدای پەرلەمانتاری خۆیان بکەن زۆر بە ڕازگۆیی بە سەرڕاستانە و لە هەمان کاتیشدا توانیویانە پەیامی خەڵک پەیامی دەنجی ناڕازی خەڵک بگەێنن پەیامی مسلمانان دەنجی مسلمانان و میلەتی مسلمان بگەێنن بە ناوەندەکانی دەسەڵات و لە کاتی دەرچوونی یاساکان لە پەرلەمانی کوردستاندا ڕۆڵی بەرچاو ئەکتیڤیان بینیوە پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری هاوشان لەگەڵ پەرلەمانتاری هەندێک لە هێزەکانی تریش بەڕاستی کە ناکرێوانش نادیدە بگیرێن هەموو ئەو پەرلەمانتارانی کە لە دەروەی دەسەڵاتدا بوون توانیویانە بربەستێکی باش بن لە بەردەم ئەو پرۆژە یاسانەی کەوا نەگونجاو و ناکۆکن لەگەڵ دین و ژینی خەڵک پەرلەمانتارەکان توانیوە ڕۆڵی خۆیان ببینن. هاوکات ئەو پەرلەمانتارانەی ئێمە لە ماوەی ڕابردوودا سەربارێکەوە ئەرکی پەرلەمانتاری خۆیان بەباشی ئەنجامداوە و لە هەمان کاتیشدا ژیان و گوزەرانیشان بە ئەندازەیەکی باش لەگەڵ هاوشێوەی خەڵک بووە تێکەڵ بە ژیانی سادە و ئاسایی خەڵک بووە لە خەڵک زیانە بوونەتەوە و جیاوازی ژیان و ژینگەی پەرلەمانتارەکانمان ئەو خەڵکانێکەوە لە ناوەندەکانی پەرلەمانی و حکوومەتە خۆزیەکاندا بوون ینی نەتوانراوە وا بربەسێک دروست بکرێ یاخۆ ببنە حاجزێک و بربەسێک لە بینی خۆیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هاوکات ئێمە لە ڕێگەی میدیا وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر لە ساحەکەدا میدیاکەمان
ئەوانەی کەوا ڕاستەخۆ ئۆرگانی فەرمی کۆمەڵی دادگەرین هاوشێوەی کەناڵی ئاسمانی پێیام و ئەو کەناڵانەی تر کەوا ئۆرگانی فەرمی کۆمەڵی دادگەرین لە ڕێگەی میدیاشەوە ئێمە توانیمانە دەنجی ناڕازی خەڵک بگەێنینە ناوەندەکان و ناوەندەکانی دەسەڵات و لە هەمان کاتیشدا زمانگۆی ڕاستەقینەی گەیاندنی پەیامی خەڵک بین بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و لە ڕێگەی سندیکا و ڕێکخراوەکانی نزیک لە کۆمەڵی دادگەریە خۆت ڕاستە خۆ کە ئۆرگانی فەرمی کۆمەڵی دادگەرین لە ڕێگەی ئەوانەشەوە لە کۆی ئەو گربوونەوە و چالاکی و خۆپیشەندانانەی کەوا لە ساحەکەدا ئەنجام درراون نوێنەرانی کۆمەڵی دادگەریە خۆدەدامانی کۆمەڵی دادگەری لە ساحەکەدا حوزورێکی جددی و قەویان هەبووە و توانیویانە دەنجی ناڕازی بەرزکەنەوە و بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەستەمەکانیان بە ناشتە ناساییەکانیان بەو شتانێکەوە بوونەتە بەربەست و بوونەتە مۆتەکە لەسەر ژیانی خەڵک بە هەموو ئەو کارانە بڵێن نەخێر و لە بەرامبەریاندا بوەستنەوە بۆیە ئێمە دەتوانین بڵێ لە ڕێگەی ئەداکردنی کاری سیاسی و میدیایی و کاری پەرلەمانتاری خۆمان لە ماوەی ڕابردوودا هێزێک بووین لە ناو جەماوەردا و ئامادە باشیمان هەبوو بۆ وەکو هێزێک بەشدار لە پرۆسەی دەنگداندا پرۆسەی دەنگدانی داهاتوش کە بڕیار وایە لە بیستیدا ئەنجام بدرێت هێزێکی کاریگەر بین و بینەوە ساحەکە و بە ڕووسوری و سەربەرزی بە خەڵک بڵین ئێمە هێزێکین لە بەرەمتاندا وەستاوین دەتوانن متمانی خۆتانمان پێ بدەن ئەگەر متمانەمان پێ بدەن ئێوە ئەمە ئەو هێزەیە کە دەتوانین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕابگرین و ئەو هێزەیە کە دەتوانین بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڵێن بەسە ستۆپ چیتر ستەم لەو خەڵکە قبوڵ نییە و پێویستە سنوورێک بۆ ستەمکاری بۆ قۆڕەخکاری بۆ حکمی تاکڕەوی لە هەرێمی کوردستانە دابنرێت پێویستە حکمی ڕەشید لە هەرێمی کوردستاندا بەرپا بکرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەژێر سای ئەو حکمە ڕەشیدەدا ژیانێکی شایستە و ئاسوودە بەسەر بەرن بۆیە ئێمە دوابدای ئەوەش دێتە سەر ڕێکار و تەکنیکەکانی خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن بەڵێ ئێمە وەکو هێزێکی بەشدار لە پرۆسەی هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆی ئۆرگانە فەرمیەکانمانەوە و لە ڕێگەی مەڵبەند و مەکتتەبەکانمانەوە و لە ڕێگەی ئەندامان و جەماوەری خۆمانەوە توانیمانە ئامادەباشی بکەین بۆ ئەوەی کە ئامادەباشێکی باشمان هەیە بۆ بەژاریکردن لە هەڵبژاردننی داهاتوو. باشە کاکتۆر لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ بڵین جۆرێک لە تەکنیکی هەڵا هەبوو لەلایەن کۆمەڵی دادگەریەوە ئەم جارە ئەمە ڕاستکراوەتەوە گروتینێکی باشتر هەیە چونکە پێشتر لە 12 بازنە بڵێن لە 5 بازنەکانیتان هەبوو ئەم جارە ئامادەکارێکی وەدیراسەی کەمەلایەنە کراوە بۆ تەکنیکی هەڵبژاردن و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بازنەکانی هەڵبژاردن و ئامادەکاریەکە بڵێ لەسەر هەڵبژاردنەکانی ڕابردوو دوو قسەی جددی هەیە کە دەوێت بکرێت یەکەمیان کۆمەڵی دادگەری لە هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بە ڕێژەی بە هیچ شێوەیەک پاشەکشەی نەکردووە و بگرە بەرەو پێشتونیشی هەیە بە بەراورد لەگەڵ هێزەکانی تر بە بەراورد لەگەڵ ڕابردووی خۆیدا بەڵام بە بەدەستهێنانی کورسی و مسۆگەرکردنی کورسی ئەوە دیارەکە بە یەک کورسی ئێستا بژانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام ئەوە هەڵەیەکی تەکنیکی دەتوانێت گەر بڵێن هەڵەی تەکنیکی و یاخۆت دەکرا بڵێن لە کۆی ئەو 12 بازنەیەکەوە لە ساحەکەدا هەبوون ئەو کاتە کۆمەڵ لە کۆی ئەو بازانەدا کاندیدی هەبووە بە تاکید ئەگەری دەرچوونی کاندیدەکان زیاتر دەبوو و ئەوە قسەی جدی بۆ ئەو کاتە ناکرێت بەڕاستی بەراوردی هەڵبژاردننی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بکرێت چونکە هەندێک جیاکاری هەیە لە بینی هەردوو هەڵبژاردنەکاندا یەکەم جیاکاری ئەوەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە 12 بازنە هەرێمی کوردستان 12 بازنە بەوەی کە ئێستا دابەش کراوەتە سەر 4 بازنە یعنی ئێستا 4 بازنی هەڵبژاردنمان هەیە لە ڕابردوودا 12 بازنی هەڵبژاردن بووە کۆمەڵ ئەم جارە لە هەر 4 بازنەدا نزیکەی 60 بۆ 62 کاندیدی بە 62 کاندید لە ساحەکەدایە و لە هەر 4 بازنەکەدا کاندیدی زۆر باش و بەربژێری باشی ئامادە کردووە کە دەکرێت خەڵکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەی خۆیانیان پێ بدەن و لە ڕێگەیانەوە بتوانن دەنجی خۆیان بگەنە ناوەندەکانی بڕیاردان و من دڵنیام لەوەی کەوە ئەگەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبدەن بە بربژێرەکانی کۆمەڵی دادگەری بربژێرەکان و ئەوانەی کە دەستن لاو ناوەندەکانی بڕیاردان دەنجی خەڵک زیان ناکەن دەتوانن پەیامی خەڵک بگێنە ئەو ناوەندانەوە ئەگەر بێت و
زۆرینەی دەنگ کۆمەڵی دادگەری زۆرینەی دەنگی هەرێمی کوردستان بەدەست بێنێ یاخود لەگەڵ هێزەکانی دەرەوەی دەسەڵاتدا زۆرینەی دەنگ بەدەست بێنن بە تەکید حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان لە ئەو هێزانەی دەرەوەی دەسەڵاتی ئەمڕۆدا دەبێ گۆڕانکاری لە نەخشەی سیاسیدا دروست دەبێ و کاتە حکومڕانیەک دروست دەبێت لە بەدەر لە حکومڕانی یەکێتی و پارتی گۆڕانکاری بەسەر سیستەمی حکومڕانیدا دێ و کاتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوکراوەتر دەبن و خاوەن مافتر دەبن بۆ یەکەوە داکۆچی لە مافەکانیان بکەن بە تایبەت ئەو هێزانی کە تا ئێستا لە دەرەوەی دەسەڵات بوون ئێستا لە سێناو دەسەڵات و لە حکوومەتی داهاتوو ئەگەر بێت و متمانی خەڵک بدرێ بۆ هێزانە حکوومەتی داهاتوو تەشکیل دەکەن ئەگەر حکوومەتیش تەشکیلدا و کاتە بە تاکید گۆڕانکاری لە شێوازی خزمەتکردن و لە شێوازی پرۆسەی بەڕێوەبردننی وڵات و لە شێوازی شێوەی مامەڵەکردنی بڵێن داهاتوو لەگەڵ پرسە سەرەکیەکانی هاوشێوەی مۆچە ئەوانە هەموو یەکێک لەوانە بە تەکید کاریگەریان دەبێت و کاریگەر ڕاستە خۆشیان دەبێت. بەڵام سوپاس دەکەین کاکتۆر کاک هەڵشۆ سەبارەت بە بانگشەی هەڵبژاردن دیارە بە فەرمی کەی دەست پێ دەکات بڵێن ئێستاوە ناڕاستە خۆ دەستی پێ کردو بەس بە شێوە فەرمیەکەی لە ڕاستیە بانگەشەی هەڵبژاردن یاخود ماوەی بانگەشەی هەڵبژاردنێکی شترە لەو هەنگاوانەی بەرە و ئەنجامدانی پرۆسەکە بەداخەوە ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە وەکو جەنابەت وتێ بە نافەرمی دەستی پێکردووە کە ئەمە پێچەوانەی بڕیار و ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەوە پێویستە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ئیجراعات بەرامبەر هەموو ئەو کاندید و هێز و لایەنە سیاسیانە بگرێتە بەر کە بانگەشەیان دەست پێ کردووە لە کاتێکا کە بانگەشە بە یاسایی تاوەکو ئێستا دەست پێ نەکراوە چکە وەکو وتم یعنی بەتایبەت ئێستا لەلایەن کاندیدەکانەوە یعنی بانگەشەی ئاشکرا کرێت و لە سوۆسیال میدیا ژمارە و لە کەناڵەکانی ڕاگەیاندن پێدراو نییەوە نەخێر سەردانی فەرمانەکانی حکوومەت هەیە لە کاندیدەکانی دەسەڵاتەوە بڵێ چکە لە ڕاستی ئەوانە هەمووی خوروقاتە و پرۆسەی هەڵبژاردن خاڵێکی تایە کە جیاکەرەوەی لە هەر کارێکی تر ئەویشەوەی کە ئەبێت لەگەڵ ئەنجامدانی خوروقاتەکە ڕاستەوخۆ ئەو دامەزراوەیە بربەست ببێتە بربەست بۆ ئەو خوروقاتەدانی واتە کەنسڵی کاتە واتە نەیهێڵێت بەڵام بەزۆکو دەرفەتی یەکسانیش ئێستا کۆمیسیۆن بڵێن دەڵێ بە فەرمی لە 16 مانگەوە شتێکی نافەرمی هەیە دەڵێن لەو کاتە دەست پێ دەکات لە 16 نۆوە دەرفەتی یەکسانیش لە بەردەم لایەنەکان نییەوە بۆکو کاندەکانیش سەبوون هێز و چەک و پارە وەکو بۆ بانگەشەی هەڵبژاردن لە ڕاستیە یەکێکی تر لەو خەلەلانەی کە هەیە کە ئێمە زۆر جار لە هەڵبژاردنەکانی ڕابردووشە ئەختراحیەوەمان کردووە کە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن گرنگە هەموو هێز و لایەنە سیاسیەکان تەنانەت بە سەرفکردنی ئەو تێچووی بۆ حەملەکەش بەکاردێت جۆرێک لە هاوسەنگی هەبێت واتە بنمونە بەشێک لە ئەزمموی وڵاتانەوەی کە ناکرێتی چێزێکی سیاسی لە بڕەپارێ زیاتر سەرکاری دەکرێت بەڵێ بێگومان ئەوەی کە پێوترێت تۆ دیقەت بە عنی دوو مساڕعەتی لە حەقلێکە یاریەکەن ئەبێ هەردووشیان لە وەز نییە کابێت ناکرێت بانگەشەیەکی هەڵبژاردن لەلایەن هێزێکی دەسەڵاتەوە بکرێت هەموو دامەزراوە گشتەکانی بخرێتە بەردەم بەڵام هێزێکی تر لە دەرەوە ڕێگەی پێنەدرێت سەردانی هیچ دامودەستگایەکە کە لە ئەسڵا ئەوەیە بانگەشەی هەڵبژاردن لە دامەزراوەی گشتیا بۆ هیچ کەسێ ڕێگەی پێنەدرێت ئێستا هەیە ئێستا کە بانگەشە دەستی پێنەکردووە کاندەکانی دەسەڵات سەردانی فەرمانەکانی یەکێکی ترە لە خوروقاتەکان یەکێکی ترە لە خوروقاتەکان هەتا ئەو دامەزراوانەی کە دامەزراوی ئەمنین کە بەداخەوە لێرە حزب تەواو کۆنتترۆلی کردووە و ئەبێت منعی هەموو جۆرە سەردانی کاندید و هێزی سیاسی و هەتا بە ئەو بەرپرسانەی کە ناچنە ناو سلکی ئەو دامەزراوەیەوە هیچ ئیجاب ناکات سەردان بکرێت و بە شێوەی ناڕاستەخۆ بانگەشەی تیا بکرێت بۆیە هەموو ئەمانە خوروقاتە و پێویستە ئیجرات بەرامبەرمانە بگیرێتە بەر بەزۆکو نرخی کورسی بەڕێزدەمێکیش دەکەی لە بواری هەڵبژاردن پێشبینی دەکەی بۆ نمونە لە دەوروبەری چەندا بێ ئێستا بۆ نمونە سلێمانی 1 ملیۆن و 7,000 کەس بۆ نمونە مافی دەنگدانێنێ لە هەولێر 1,022,000 هەڵەبجە
6,252 دۆک 723,000 پێ دوای ڕێژی دەنگدان لە نێوان پارێزەکان دەگۆڕێت پێشمی دەکرێت دەوروبەری چەندابێ نرخی کورسی لە ڕاستیە نرخی کورسی کەوتۆتە سەر ئاستی بەشداری دەنگدان لە پرۆسەی دەنگداندا خاڵی یەک خاڵی دوو دەنگی دروستی ناو پرۆسەکە چونکە ڕێژەی کورسی چۆن دەرێنرێت معادلەکەی بەو شێوەیە دەنرێت کۆی دەنگە دروستەکانی ئەو بازنەیە واتە ئێستا ئێمە بازنەی سلێمانیمان هەیە بە نمونە بازنەی سلێمانی وەرگین ملیۆنێک دەنگ دەریتایە لەو ملیۆنە گەل لە سایە 50 بەشداری بکات 500,000 500,000 دابەشی 36 کورسی کۆتایی لێ دەردەکەی بۆ باڵێ بێگومان چونکە ئەوە ئەبێت دەنگەکانی ئەو هێزە سیاسیانەیان ئەوەی کە بۆ کۆتا دراوە بێ جا بکرێتەوە دابەشی ئەو 36 کورسی ئەکرێت نرخی کورسی بۆ گشتی دەرێت واتە ئەکاتە 13,088 دەنگ ئەگەر لە حاڵەتێکە لە 150 ئەگەر لە حاڵەتێکا لە 150 دەنگی بات ئەمە لە ڕێژەی نرخی کورسی و خاڵێکی تر لە پرۆسەی نرخی ڕێژەی کورسی گرنگە بینەران وەرگران لایەن ڕوونبێ ئەوەیە کە بازنەی سلێمانی تەنها بۆ بازنەی سلێمانیە واتە ئەم نرخی کورسیە بۆ هەڵەبجە ناخوات بۆ هەولێر و دووەکیش ناخوات ڕێژەی بەشداری بەرزتر بێ کورسی زیاتری بێ ئەگەر هات و ڕێژەی بەشداری لە 150 لەوێدا بەزی کاتێک کە لە هەڵەبجە 6,000 دەنگ دەرهەیە ئەگەر 30,000 بێت دابەشی سەیەکەی 10,000 کات کاتێک کە لە دهۆکە 700,000 دەنگەر بەڵێ 723,000 دەنگەر هەیە ئەگەر ڕێژەی دەنگان لەوێ بچێتە 50 ئەوە بێگومان وەکوتم کۆی دەنگە دروستەکان دابەشی ژمارەی کورسەکانەکەی کە ژمارەی کورسی گشتی لە پارێزگای دهۆک 24 بەرامبەر بە کورسێکی کۆتایی پێگاتەی مەسیحی بۆیە ڕێژەی دەنگان کاریگەری لەسەر نرخی کورسیەکات و تەنها کاریگەری لەسەر و بازنەی هەڵبژار نکات خاڵێکی تر ئەگەر پەلەت نەبێ ڕوونیکەمەوە ئەویشەوەیە ڕێژەی بەشداری کاریگەری و ئیجابیات و سلبیاتی هەیە بۆ هێز و لایەنە سیاسیەکان لەو ناوچانەی کە هێزێکی سیاسی دەنگدەری کەم بێت ڕێژەی بەشداری کەمتر بێت ئەو هێزە چانسی زیاترە بە باقیەخوا بتوانێت کورسیەک بەرێت لە بەرامبەرە بە پێچەوانەوە ئەگەر بێت و ڕێژەی بەشداری زیاتر بێت و بەتایبەت عادەتەن ئەوانەی کە دەنگێکی خۆڵەمێشین زیاتر دەنگدەر و مەیلی ئەو هێزانن کە هێزی دەرەوەی دەسەڵاتن ئەوە بێگومان چانسی ئەو هێزانە بێت کە هێزی معارەزەن یاخود هێزی دەرەوەی دەسەڵات کاکتۆر دوخولەکمان ماوە بۆ بەڕێزت سەبارەت بە دروشمەکەشتان کە باز لەوە دەکەن کە ڕایان دەگرن ئەگەر خەڵک متمانەتان پێ بکات دەتوانن پرسی بڵین ستەمکاریە گەندەڵکاریە قۆرخکاریە ئەوانە ڕابگرن بەتەکیت ئێمە لە کاتێکدا کەوا خەڵک باەیە 6 کورسی پەرلەمانی متمانەی بە کۆمەڵی دادگەری کردووە توانراوە لە زۆر پرسی حساس و هەستیار دژ بە دین و ژینی خەڵک ڕایان بگرین بە تەکیت ئەگەر بێت و خەڵکی هەرێمی کوردستان متمانە بە کۆمەڵی دادگەری بکەن و بتوانن هێزی براوە بێ هێزی یەکەم یا دووەمی هەرێمی کوردستان بێ لە ساحەکەدا بتوانێت بە ژمارەیەکی زیاتر و بەرچاوتر کورسەکانی لە پەرلەمانی کوردستاندا هەبێت بە دڵنیاییەوە نەک هەر ڕادەژیان بەڵکو دەگۆڕدرێشن بەڵکو گۆڕانکاری بەسەر سیستەمی حکومڕانی دادێت بەڵام ئەگەر خەڵکی دەنگدەری ناڕازی بێنە سەر سندوقەکانی دەنگدان چیتر بایکۆت نەکەنە پاسا بۆ درێژەدان بە تەمەنی دەسەڵاتدارانی زاڵم و ستەمکاری هەرێمی کوردستان بەڵکو بە پێچەوانەوە پێویستە هەموو تاچێک وشار بێ بەوەی کە بێتە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدات بە هێزی دڵخوازی خۆی ئەوانەی کەوا ناڕازین لەم بارودۆخە هەمویان دەزانن کەوا هێز دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان ئەم بارودۆخەیان بۆ خەڵکی خۆڵقاندووە بۆیە بە بایکۆتکردنی خەڵکی دەنگدەر و ناڕازی و نەهاتنە بە سەر سندوقەکانی دەنگدان ئەوە بە تەکید خزمەتێکی باش بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەکرێت ماوەی تەمەنیان درێژتر دەکاتەوە بەڵام ئەگەر هات و ئەوان هاتنە سەر سندوقەکانی دەنگدان بە هێزەکانی دەرەوەی دەسەڵات بە تەکید ئەو کاتە وەکو باسمان کرد گۆڕانکاری لە معادلە سیاسەکاندا ڕوویدات و هێز بڵێن گۆڕانکاری
لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستاندا گۆڕانکاری بەسەردادێ بەدڵنیایی ئەگەر بێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگەکانیان بدەن بە نوێنەرانی کۆمەڵی دادگەری هاوڵاتیان دڵنیا دەکەنەوە کە نەکە دەتوانین ڕان بگرین بەڵکو دەتوانین ڕاشیان بماڵین و دەتوانین گۆڕانکاری جددیش لە ساحەکەدا بکەین. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کە لەگەڵمان بێرەوە کە کەڵشوا بفەتە شارەزای هەڵبژار سوپاسان دەکەم. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.